السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشتر چەند ماهی پێش ئێستا و چەند ساڵێکی پێش ئێستا چەند پۆستێکمان کرد لەسەر ئەم گەنجە بەڕێزە بە ناوی پویا کە کوردێکی ڕۆژهەڵاتی موسڵمانە چەند ساڵە لەلایەن چەتەکانی ئۆپراسیۆنێکێتیەوە گیراوە لە چاکسازی و لەکانی گۆما و بە دوای چارەنووسی ئەو گەنجە ئاگەڕاین چکە خێزانە بەڕێزەکەی چەندین ساڵە هەوداڵن بە دوای چارەنووسە بەداخەوە کە ئەبێ ئەو هەواڵەتان پێڕابگەێنم و تەنها ئەوەی ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادە بەڕێزەکەی کاکە پویا ئەکەین بەداخەوە هەر 2019 کاکە پویا ئاخر جارکە باوکی بینی و چەتەکانی ئۆپراسیۆن وتویانە تۆ خۆت بڕۆرەوە ئەمجا ئێمە پویا ئەنێرینەوە بۆت لە دوای ئەوەوە لەکانی گۆما خستویانتە ئینفرادیەوە و لە ناو ئینفرادیە تەعزیبێکی زۆر زۆریان داوە ئەو کەسێک کە تەعزیبی داوە و لێی داوە جەلادێک بۆ بە ناوی دانیال ئەم دانیالە ئەوەنەی لێداوە ئەوەنەی لێداوە هەتاوەکو هەردوو هێلکە گونی تەقاندووە لە کاتی تەقاندنی هەردوو هێلکە گونەکەیە تەبەن بە لاقا بە پێڵاو پۆستاڵ لە پێیەکەن پۆستاڵ زۆر زۆر بنەکەی ئەوەیە پتەوە لە کاتی تەقاندنی هەردوو هێلکە گونی کاکە پویادا بەرگەی نەگرتووە و شەید بووە ئەڵڵاه تەعالا بە شەید قبوڵی کە وەدە لەژێر تەعزیبە لەژێر ئەشکەنجا وەدە هەردوو هێلکە گونەکەیان تەقاندووە بەڵام بەرگەی و ئازارەی نەگرتووە و ڕۆحی دەرچوو ئەڵڵاه تەعالا بە شەید قبوڵی کە ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون ئەم هەواڵە زۆر زۆر ناخۆشە بۆ کەسوکاری بۆ خوشکە بەڕێزەکانی بۆ دایکی بۆ باوکی بەڵام الحەمدولیلا کە کوڕەکەتان مسلمان بوو کە کوڕەکەتان مرد بوو کە کوڕەکەتان مسلمانێکی ڕازگۆ بوو مسلمانێک بوو هەتاکو تا چرگەش تەنازولی نەکرد لە دینەکەی بۆ یەوایان لێکرد و ئەو جەلادیش کەوای لێکرد دانیال بووە کەسانێکان لە ناو چەتەکانی ئۆپراسیۆنە وازیان هێناوە تایبەتیانێکیان لە دەرەوەیە هەنێکیان لەوێن کەم تا زۆر هەنێ شتێ لە دڵیانە هەڕی لێن زۆر نهێنی هەیە هەر ئاشکرا بێ زۆر کەسی تر هەیە هەر ئاشکرا بێ بۆ کوێڕۆ ئەو هەموو گەنجتان ئاوا شەید کرد ئەو هەموو گەنجتان دەربەدەر کرد ئەو هەموو گەنجتان بێسەر و شوێن کرد شەیدیشانەکەن باشە جەنازەکەیتان چی لێ کردووە هەنی کاکە بڵێ و کوشمانە و بێن جەنازەکەی بەرنەوە بە 10 ساڵ نمێنێتەوە لە چاوەڕوانی ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون بەنسبەتی جەنازەکەیشەوە نازانم وەڵاهی زۆر هەوڵمدا بزانم جەنازەکان چی لێ کردو لە دوایەوەی ئەو دانیالە دڕندەیە لەژێر تەعزیبا کە هەردوو هێلکە گونەکەی پویای تەقاندووە و بەرگەی نەگرتەوە و شەید بووە نازانم جەنازەکەیان چی لێ کردەوە بەڕاستی و ئەگە هەر کەسێکیش زانیاری هەیە لەسەر جەنازەی پویا لەکوێ ناشتویان ئایا ناشتویانە سوتاندویانە فڕیان داوە لە شوێنێکە خستویانتە بەژێر خۆڵە نازانم وەڵی چکە هەر هیچ نەبێ بە جەنازەکەی کە سوکاری بەڕێزی بیبنەوە هەر تۆزە سکوناییەکە تازە بەگەنجی لەو ئەو گەنجە جوانە لەو تەمەنا کوردێکی مسلمانی ڕۆژەڵات بزان بێکەسە ئەوە بچن لە ژێر تەعزیبە لە ژێر تەقاندنی هەردوو هێلکە گونەکەیە ئاوا شەیدی کەن و بەرگە نەگرێت وەڵڵا برا بەخوا بازی ئەمە چیرۆک نییە ئەمە خەیاڵ نییە بەخوا ئەمە قسەی کتێب نییە ئەمە شانۆ نییە ئەمە واقعەکە کە من باسێکم ئەمە واقعەکە لەکانی گۆما چەتەکانی یەکێتی مولحیدەکانی یەکێتی لەکانی گۆما دەرحەق بە موسڵمانانێکە کەمەش نمونەیەکی زیندووە نازانم بڵێم چی وەڵای دڵم زۆر پڕەخوا ئاگادارە ئینشاڵڵا ڕۆژی ئەمەش دێ و مەزان هەموو ئەوانەی کەوا تەعزیبی ئەو مسلمانانەی ئێمەدەن ئەشکەنجەیانەدەن دەربەدەریانەکەن ئیهانەیانەکەن سوکاتیان پێەکەن بۆ کوێڕۆن زەوی بچووکە چامان بە چاوتان نەکەوێتەوە یەکێتی و پارتی زۆریان نەماوە قوڕ بەسەرتان دووبارە و سێبارە سەرخۆشی لە بنەماڵەی ئەو گەنجە موحیدە مسلمانە بەڕێزە نەبەزیوە کەوا تا کۆتا چرکەی تەنازولی نەکرد لە دینەکەی لە تەوحیدەکەی لە عەقیدەکەی لە ئیسلامەکەی بۆیە سەگەکانی یەکێتیش چاویان کوێر بوو لە ئاستیا و ئاوا لەژێر ئەشکەنجا شەیدیان کرد سەرخۆشی لە کەسوکاری بەڕێزیانەکەم سەرخۆشیان لێ یەکەم و پیرۆزباییشان لێ یەکەم کەوا ڕۆڵەیەکیان لە پێناوی ئەم ئیسلاماش شەهادەتی بەدەستێنا بە ئیزنی ئەڵڵاه تەعالا ئەڵڵاه تەعالا هەر خۆی بە شەهید قبوڵیکا لە پێناوی ئیسلاما لەسەر ئەم دینە بەو شێوازە بە دڕندانەترین شێوە بەدەستی جەلادێکی وەکو دانیال کە چەتەیەکی ئۆپراسیۆن و حالیان ئێستش لەکانی گۆمەیە شەهید کرا پاشەوەی هەردوو هێلکە گوری تەقیێنرا و بەرگەی ئەو ئازارەی نەگرت ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون السلام عليكم ورحمة الله وبركاته.